بەڕێزێکی ترە پرسێت من کچەکەم تەمەنی 14 ساڵە بە بەردەوامی ئازاری ناوسکی هەیە. هەر خواردنێک بخوات دوای کەمێک ئەبێ بە ئازار. زۆربەی ڕۆژ کە ئازارەکەی زۆرە بێت ئەڕشێتەوە. هەموو فەحس و سۆنەر تەنانەت نازۆری مەعیدەشیان بۆ کرد ئەڵێن هیچی نییە و کار چییە و چارەسەر چییە؟ بەڕێزم بۆ مەسەلەی ئازاری ناوسک لە منداڵێکی تەمەن 14 ساڵ مادام بەس لەو کاتەیە کە خواردن ئەخوا وای لێت یعنی بەردەوام نییە بەس لە کاتی خواردنە بێت هۆکارمان زۆرە لەوانە مەسەلەن ئەبێت دڵنیا بینەوە و خۆتەڵێ مادام نازۆری بۆ کرا و نازۆرەکەی پاکە ئەمە زۆر زۆر شتێکی باشە لەوە ناترسین کە ئەمە برینی گەدا یان برینی دوانزەگری هەبێ ئەگەر فەحسی میکرۆبی مەعیدەشە بۆ کردووە ئەوەشی هەر تەبیعیە ئەمەش شتێکی باشە بەڵام تەمەنەکەی تەمەنی 14 ساڵ تەمەنی هەرزەکاریە زۆر جار لەم حاڵەتەیە هۆکاری تریشمانەیە لەوانە حاڵەتی قەلەقی بەهۆی مەکتەبەوە بێ بەهۆی هەر شتێکەوە بێ کە زۆر جار بێتە هۆی تەشەنوزی قۆڵۆنی پێڵێن هەڵاوسانی قۆڵۆن غازات دروستە بێ و قۆڕەقۆڕی ناوسک و حاڵەتانی بۆ دروستە بێ طبعا ئەوەشە بێ پزیشک بیبینێ و پرسیاری لێ بکە و بزانێ و دەکارەکەی ئەوەیان ئەوە نییە و ئایا ئەم سکێشەیە کە بەردەوام هەیەی ئایا پیسایەکی خوێنی پێوەیە پێوەی نییە ئایا کێشی لەگەڵا کەم ئەکایان کەم ناکە هەموو ئەمانە پرسیارن و ئەبێ لایەن پزیشکەوە بپرسێ و بەڕێزت بزانین هۆکارەکەی بۆمان ڕوونکەیتەوە ئێمە ئینشەڵا لە پێ ئەوەی کەوا بزانین حاڵەتەکە چییە عیلاجی بۆ داهێنین.